دکتۆر ئاریم لەگەڵە کە پسپۆرە لە نەخۆشەکانی گورچیلە و پرۆستات و بێگومان هەم وردە کاریانەی تایبەتە بەو کۆندامەوە دکتۆراری باسیەوەمان بۆ کاکە چۆن بەردی گورچیلە دروستە بێ بۆچی لە هەندێک کەس دروستە بێت لە هەندێکی دیکە دروست نابێ و لە هەمان کاتیشە نیشانەکانی چین و دواتریشە چینە سەر چارەسەر و ئەیبەستینەوە بە ڕادەی وشک بوونەوە و ئەوانش کە بە ڕۆژەوە بن دکتۆر بەخێر بێت پێمان بڵێت بەردی گورچیلە چۆن دروستە بێ بەڵێ پێشەکەی بەیانی باش بەیانی بینەرەتان باش بەردی گورچیلە کاتێک دروستە بێ خۆی گورچیلە پێویستی بەوە هەیە بۆ ئەوی کە ئەو خوێ و کانزایانی کە لە لەشا هەیە و مادەی کالیسیۆم سۆدیۆم ئۆکزالیت و بڕێکی تر لە مادەکان بۆ ئەوی کە ئەمانە فلتەری بکە و لە لەشی مرۆڤ گورچیلەکان فڕی باتە دەرەوە پێویستی بە کردداری میزکردن هەیە ئەم میزەش پێویستی بەوە هەیە کە لەش ئاوێکی باش وەربگرێ بۆی ئەم ئاوە هەستێ بە فلتەرکردنی ئەم مادانە لەبەرەوە بەشێکی گشتی کاتێک کە ئەم هاوسەنگیە تێگەچێ و لەشی مرۆڤ وشکە بێتەوە ئاوێکی پێی زۆر ناگرێ ئەم مادە و کریستاڵانە ئەگونجێ لە گورچیلەکانە بنیشە و کۆ بێتەوە و وردە وردە بەرد قەبارەکەی لەگەڵ وەختا گەورەتر ببێ زۆر باشە هەنێک گەڵێ ڕملم هەیە کریستاڵم هەیە ئەوە هەموو ئەوە قۆناغی پێش دروست بوونی بەردە یاخود ئەشێنە بێ خۆی ئەتیادی ئاسایی ئێمە کە هەموو خواردنێک ئەخۆین چۆن ئەو پاشەڕوانی کە لە ڕێی پیسایی و فرەئێرە پاشەڕۆی تریژ هەیە لە ڕێی میسکردنەوە فرەئێرە واتە زۆر ئاساییە کە کریستاڵ و با بڵێن خوێ یا هەر کریستالێک لە پشکنینی میزا دەربچێ چونکە خواردنەکان هەمویان تایەتی بڕێکی بڕێک بڵێن سوێری تایە خوێتیە بڕێک مادەی ئۆکزالیتی تایە لەبەرەوە ئاسایی ئەگەر دەربکەوێ بەڵام گرنگ ئەوەیە کە بڕێکی زۆر شلەمەنی بخورێتەوە بۆەوەی کە ئەم کریستاڵە و خوێنە بە شێوەیەک نەبێت کە بنیشێ و فڕێ بدرێ لەبەرەوە بینینی کریستاڵ شتێکی ئاسایە بەڵام گرنگەوەی ڕێژەکەی زۆر نەبێت ئەشێ لە هەموو کەسێکە بەردی گورچیلە دروست بێت بڵێ خۆی لە ڕووی زانستیەوە ئەشێ بەڵام وەکو هەموو نەخۆشییشی تر چۆن یەکێک تووشی نەخۆشی بەرچەپەستانی خوێنە بێ تووشی نەخۆشی شەکرا بێ قابلیت و جێنەتیکی ئەو کەسە خاڵیشی زۆر زۆر گەنگە دەوری هەیە لەگەڵیشە هۆکارە دەرەشەکانی تر وەکو ئەوانی کە چینە سەری باسیەکەین واتە ئەگونجێ لە ڕووی زانستی پزیشکیەوە هەموو کەسێ تووشی بەردی گورچیلە بێ بەڵێ بۆچی هەندێکە زوو تووشە بن هەندێکیش لە هەموو ژیانیان ڕەنگە توش نەبن ئەوەژەر قابلیت و جیناتی کەسەکەی بڵێ جێنێتیکەکە دەوری هەیە بە تایبەتی ئێمە نەخۆشمان هەیە با بڵێن کە هەموو کەسێ با بڵێن لە زیاتر لە 95 هەموو خەڵک دوو گورچیلە هەیە بەردەوام لە گورچیلێکیانە بەردروستەکە لە گورچیلەکی تر لەوانەیە بەردروست نەکە لەبەرەوە ئەو هۆکارە ناوەکیانی کە هەیە وەکو جەنەتیک و لەگەڵ هەنێ هۆکاری تایبەتی ناو گورچیلەکە دەورە بینێ لەگەڵ ئەوەی کە ئەو نەخۆشە مەسەلەن کە بەردروست دەکات تا چەند پابەندی ئەو ڕێنمایانەیە کە پزیشک پێیە بۆەوەی کە جارێکتر بەردروست نکاتەوە لەبەرەوە ئەگونجێ نەخۆشێک کە بەردی هەیە دوایی کە ڕێنمایی ئێدرێتە التیزامی پێوەکە تا چەند ساڵێکی زۆر بەردروست نکاتەوە ئەش گونجێ نەخۆشێکتر لە ماوەیەکی کەمە بەردروست کاتەوە بەڕێکەوەتە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە بەدەر لەوەی کاندێک جگە لەو هۆکار ناوەکی کە باسمان کرد هۆکاری دەرەکی هەیە یەکی لە هۆکارە گرنگەکان جۆری خواردنە لەگەڵ شلەمەنیە هەنێ جۆری خواردن هەیە کە بڕێکی زۆر خوێتیایە با بڵێن چەرەسات کە بڕێکی زۆر خوێتیەکرێ یا لە چێشتا کە خوێتیەکرێ هەنێ مادەی تر هەیەکو ئۆکزالیت کە زۆر کەسن ئەوانی کە بەرد دروستەکەن پێکهاتی بەردەکە مادەی ئۆکزالیتی تایە ئەبێ بزانین ئەم ئۆکزالیتە لە چیا هەیە بەگشتی ئۆکزالیت لە چایە هەیە لە قاوەیە هەیە لە هەنێ سەوزەی وەکو تەماتە و بیبەر و برۆکۆلی و ئەمانەیە هەیە ئەم جۆرانە ئەو هەر نەخۆشێک کە بەردی دروست کرد دوای پشکنینمان بۆ کردنی ئەم بەردە لە چه جۆرێک پێیە بەپێ ئەو جۆرە ئەبێ ئەو خواردانە کەم کاتەوە کاتەوانی ئۆکزالی دروستەکەن ئەبێ ئەو جۆرە خواردانە کەم کەنەوە هەنێ نەخۆشی تر هەیە جۆری بەردەکەی لە مادەی یوریک ئەسیدە ئەمە لە چیا هەیە لە پرۆتیناتا هەیە وەکو بڵێن گۆشتی حیوانی وەکو بقۆلیات پاقلە و نۆک و فاسۆلیا و ئەمانە ئەبێ ئەم جۆرە نەخۆشانە ئەو جۆرە خواردانە کەم کەنەوە لەگەڵ ئەوەشا هەر کەسێک کە بەردروستەکە زۆر احتیمام بە ئاو خواردنەوە بات بە جۆرێکە لە ڕۆژێکە زیاتر لە 2 لیترونی و ئاو خواتەوە واتە نزیک حەو پەرداخ ئاوەکە بە درێژایی ڕۆژەکە و خۆشی ئەتوانێت چاودێری بڵین خۆی بکە بە ڕەنگی میزەکەی ئەگەر ڕەنگی میزەکی بزانێ بەرەو زرد و تۆخ ئەڕات ئەمە مانایەوەی کە لەشی پێویستی بە ئاوە هەسکا کاڵ بێتەوە کەواتە بڕێکی باش
ئاوی وەرگرتووە و ئەمە شتێکی باشە. هۆکاری تریش هەیە لەوانە بۆ نمونە هەنێک نەخۆش هەنێ دەرمانی تایبەت وەرەگرێ کە لەوانە ببێتە هۆکاری بەردروستکردن یا هەنێک کەس تەسک بوونەوەی بۆری میزی هەیە کەوا بکە ئەمانە لە ناو گورچیلەکانیان کۆ بێتەوە بێ بەردروستکردن لەبەرەوە بەشێکی گشتی توانین بڵێن ئەم هۆکارانە هەیە. زۆر باشە کەواتە چۆن هەست بکەین بەردی گورچیلەمان هەیە نیشانێکی تایبەت هەیە؟ هەنێ جۆری بەردی گورچیلە هەیە کە لە ناو گورچیلەکە جارێ نەژوڵاوە لە شوێنێکە چۆنەڵی نیشتووە بەردەکە لەوانی نیشانی نەبێ نەخۆشەکە بڵێن بە هۆکارێکە چێ سۆنەرێکەکە پشکنینێکەکە دەرەکەی بەردی هەیە ئەمە بەشێکی زۆر لە بەردەکان بەم شوەیە کاتێ ئەم بەردە با بڵێن لە گورچیلەکە ئەجوڵێ و یەتە ناو بۆری حال و بۆری میزەوە یەتە خوارەوە و کاتە نیشانە دروستەکە زۆربەی کات ئەو نەخۆشە نیشانەیەکی ئازارێکی توندی ئەبێ لە کەلەکەیە ئەگەر هەوکردنی لەگەڵا بێت تووشی لەرزوتا بێ تووشی میزە چۆرکێ بێ لەوانەیە ڕەنی میزەکەی بگۆڕێ چکە ئەم بەردەکە دێتە خوارەوە بۆری میزەکە برینارەکە لەبەرەوە ڕەنی میزەکەی سوور بێ واتە خوێنی تا بێ لەبەرەوە ئەگونجێ بەم نیشانە توندانە بێت ئەشگونجێ نەخۆشەکە نیشانی نەبێت یا هەنێ جار ئازارێکی کەم لە منطقەی کەلەکە هەست پێ بکە بەهۆی بەردەکەەوە. زۆر باشە. جگەلەوە هیچ نیشانێکی زۆر دیاریکراو هەیە کە پێویستکە ڕاستە خۆ بچینە لای پزیشک؟ بڵێ ئەو هۆکارانی کە بوو بە هۆکاری وەکو باسم کرد کە هۆکارێکی لەپڕ تون بێ ئەمانە وا پێویستەکە ئەو نەخۆشە زوو بچێت بۆ لای پزیشک هەنێ پشکنین هەیە بیکە وەکو سۆنەر وەکو پشکنینی میز بۆ ئەوی کە چکەیمان بەردەکێتە ناوبۆری باڵێن حالب ئەوی کە پێڵێن بۆری حالباتە بۆری میزەوە لەم حاڵەتە گورچیلەکە ئاڵسێ چکە ئەو میزەی کە پێویستە بێتە خوارەوە بۆ بۆریە بەهۆی کە بەردەکە گیراوە بۆریەکەی گرتووە نایەتە خوارەوە لەبەر گورچیلەکە ئاڵسێ ئەو کاتە ئەم نەخۆشە پێویستەکە چارەسەر وەربگرێ و با بڵێن وەختێکی معینی بۆ دانین تا 2 هەفتە ئەگەر ئەم بەردە هەر بەم شێوە بمێنێتەوە گورچیلەکەی زۆر بۆ ئاڵسێ بە تایبەتی ئەگەریش یەک گورچیلەی هەبێ یا 2 گورچیلەی هەبێ بەڵام گورچیلەکانی کاری سست بێ لەم حاڵەتانەیە لەوانەیە پێویست بە جۆری چارەسەری ترکا پێویستکە بە غێری دەرمان تداخلاتی نەشتەرگەری بۆ بکەین لەبەرەوە لەو حاڵەتانەیە دەبێت نەخۆشەکە متابعی دکتۆر بکەن. باشە دکتۆر هەندێک مناڵ هەر لەگەڵ لەدایک بوون نابەردیان هەیە ئەمەش پەیوەندی بە نەخۆشی ئۆرگانی ترەوە هەیە؟ بەڵێ هەنێ جۆری ئەو مناڵانی کە بەردروستەکەن لە زگماکەوە زۆربەی حاڵەت لەو مناڵانەیە 2 هۆکار هەیە هۆکارێکیان هەیە ئەوانەی کە هەنێ ئنزیمی تایبەت لە ناو لەشی مرۆڤ بڵێن کە هەموو مناڵەیە لە دایکە بێ گەورا بێ پێویستە هەبێت ئەو مناڵانە ئەو ئنزیمانیان نییە جۆرێک لە مناڵ هەیە نەخۆشی یەکەیە پێڵێن سستین ئەو جۆرە بەردە دروستەکە چونکە ئەو ئنزیمانی کە پێویستن بۆی ئەم پرۆتینانە لە لەشی مرۆڤ فیلتەر بکرێ ئەوان نیانە لەبەرەوە ئەبێتە بەرد. هەنێ جار مناڵی تر هەیە کێشەی با بڵێن وەکو بڵێن ئەنەتۆمیا توێکاری هەیە گورچیلە ئەبێ بە حەوزی گورچیلە ئەبێ بە بۆری میز بۆری حالب ئەو شوێنەی کە بینی حەوزی گورچیلە و بۆری میزەکە هەیە تەسکە لە زگماکەوە تەسکە لەبەرەوە لەگەڵ وەختا ئەم زگماک ئەم تەسکیەوە ئەکات گورچیلەکە بەردەوام کریستاڵ بنیشێ لە گورچیلەکەیە و ببێ بە بەرد واتە بەردەکە بەهۆی ئەو تەسکی بۆری میزەوە هەیە لەو حاڵەتەیە پێویستە چارەسەرەکەی ئەوە بێ لە ڕێی نەشتەرگەریەوە ئەو تەسکی کە لە بۆریەکە هەیە چارەسەر بکرێ و گەورە بکرێ لەبەرەوە ئەم 2 هۆکارە هەیە بەگشتی لە مناڵە کە بێتە هۆی بەردروستکردن. ئەگەر بەردێک لە گورچیلە بێت و کێشەی نەبێ بەڵێ پێویستەکە هیچی بۆ بکرێت؟ ئەگەر بەردێک لە ناو گورچیلەیە بێ کێشەی نەبێ ئەگەر بەردەکە پچکۆلە بێت ئێمە ڕێنمایی بە نەخۆشەکەین کە ئاوێکی باش خواتەوە و هەنێ دەرمان هەیە ئەوانەی کە با بڵێن ئێمە ئەگەر بەردەکە هەستکەین لە ڕێی کالیسیۆم ئۆکزالیتەوە هەیە هەنێ دەرمان هەیە دژی ئەم کالیسیۆم ئۆکزالیتە ئیشەکە بۆ نمونە مادی پۆتاسیۆمی تیا سترێتی تیا عینێ بۆ ئیکە ئەو ناباڵانسی کە تێک چۆ پێشتر و بەردەکە دروست بووە ڕێکی بکەینەوە ئەم بەردە شی بێتەوە ورد بێت و بێتە خوارەوە ئەگەر بەردەکە گەورە بوو ئەو کاتێمە ڕێنمایی نەخۆشەکەکەین کە با بڵێن چۆنەڵی چارەسەری لە ڕێی نەشتەرگەری شکاندنی بەرد بە لەیزەر بە ناوزۆرۆ بکە واتە بە گشتی پێمان باشە ئەو بەردەی کە لە ناو گورچیلایە چارەسەری بۆ وەربگرێەوە گلەوەی کە با بڵێن ئێمالی بکە بەڵام ئەوەی هەنێ حاڵەت هەیە ئەبێ بە شێوەیەکی زوو وەکو حاڵەتێکی تاڕە بەردەکە چارەسەرکە هەنێکی تر هەیە توانێت لە خلالی فترەیەکی چەندمانێکە ئەوەنی حاڵەتەکە زۆر کتوپڕ بێت. زۆر باشە دکتۆر خەبارەی بەرد تا چەندێک مهمە کەسێکگەڵ لە ئەوەندە میلیمە و ینی تۆزێک ڕاڕای و گومان دروستەکە و هەمان کاتیشا پێم بڵێ
چارەسەرەکان بۆ بەردی گورچیلە چەند جۆرن ئەگەر بەڵێ خۆی قەبارەکە گرنگە هەم بۆ نەخۆش هەم بۆ ئێمە پزیشکە چارەسەرەکەین چونکە قەبارەکە ئەومان پێڵەکە ئایا ئەم نەخۆشە ئەتوانێت ئەم بەردە لە ڕێگەی چارەسەرەوە لە ڕێگەی دەرمانەوە یاوەتە هەر بە ڕێگەی ئەو ڕێنمانی نێوەکو بڵێن جوڵە و وەرزشکردنمانەوە ئەم بەردە بێتە خوارەوە بەگشتی ئەگەر بەرد لە 10 ملیم کەمتر بێ چانسی ئەوەی کە ئەم نەخۆشە ئەم بەردە فڕێبات بە ڕێگەی ئاو خواردنەوە هەنێ دەرمانی ئازارشکێن هەنێ دەرمان کە نێبووی بۆری میزەکە فراوام بکە لەگەڵ وەرزشکردنەوە چانسی فڕیانی بە شێوشی گشتی زۆرە ئەو بەردانی کە لە نێوان 10 ملیم بۆ 20 میلیمایە واتە سانتیمێک بۆ 2 سانتیمایە تۆزێ قورسە بە ئاسانی هەر بەو ڕێگانی پێش و فڕێبا لەو حاڵەتە ئەمە پێویستەکە هەنێ چۆنەڵی دوو ڕێگای تر هەیە بۆ چارەسەرکردن ڕێگایشان هەیە کە ئەوەی کە لە ناو خۆمانە خەڵک پێڵە لەیزەر بەڵام لە ڕاستیە لەیزەر نییە ئامێرێکی تایبەتە لە ڕێی شەپۆلی دەنگیەوە موجاتی سەوتی ئەینێرێ بۆ بەردەکە لەرینەوەی لە بەردەکە دروستەکە و ئەم بەردە ئەگەر زۆر ڕق نەبێ بەردەکە چانسی هەیە بە چەند پارچەیەک و پارچەکان بێتە خوارەوە ئەمە ڕێگەیەکی چارەسەرە بۆ ئەو بەردانی کە لە نێوان سانتیم بۆ 2 سانتیمایە ئەگەر بەم ڕێگەیە استفادەی لێ نەکرد یاوەتە نەخۆشەکە حەزی کرد بە شێوەیەکی سریعتر خێراتر لەوە چارەسەر وەربگرێ ئەو کاتە ئێمە ڕێگەی نەشتەرگەری هەیە لە ڕێی نازوڕەوە نازوڕ بۆریکی تایبەتە جیا ئامێریکی تایبەتە لە ڕێی بۆری میزەوە چێسەر شوێنی بەردەکە بە لەیزەر یاوەتا ڕێگایکتر هەیە چەند ڕێگایکتر هەیە ئەم بەردەکە بە چەند پارچێکە و پارچەکان ئێنێتە خوارەوە بەڵام ئەگەر بەردێک لە 2 سانتیم زیاتر بێ ئەوە تەنها ڕێگەی نازوورەکە ئەبێت واتە تەنها لە ڕێگەی نەشتەرگەریەکەەوە بێت ئەو چانسەمان نابێت لە ڕێی شەپۆلی دەنگێکەوە ئەو ئیشەی بۆ بکەین بەڵام ئەوەیە نەشتەرگەریەکە زۆربەی حاڵەتەکان لە ڕێی کەلەکەەوە بێت نازوورێکی تایبەتە چێتە ناو گورچیلەکەەوە و بەردەکە ئەشکێنێەوە لە ڕێی کەلەکەەوە بەردەکان دەرێنێ دکتۆر علی سعید پسپۆڕی نەخۆشەکانی گورچیلە و میزەڕۆ سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ زانیاری وەردەکان